ئامانە بیاین باقات ئاوەکە بێتش 15 ڕۆژ جارێ ئەگەر بێ نیو ساعتی ئەگەر ئاو بێت ئەمە ئاودان نییە ئەنی ئاوەدەنە و خەڵکە ئەوە تا فەرمو عابودمان کڕێ بە پارە تەڵیدماندانەوە کۆڵانەکە پارەمان خڕۆکرە پڕمان کردێتەوە ئەوش حاڵی زێرابەکانمانە چی لەم سەر و چی لەو سەرەوەتانە ئەوە زبڵخانەیە بەلەدێ ماوەی جارێ دێ پاشێکاتەوە حاوێ شوێنان داداینن بۆمان سپاسان ئەگەر ئەو کاریمان بکەن بەڵێ هەرە وەڵا بە تەنکەری 20,000 و 25,000 سەرڕای ئەم بێ مەعاشیە و خۆتان نزانین مەعاش نییە خۆمان چەکدارین پێش مەرگە و ئاسایش و مەرە وەڵا خورسا ئەچوان ئێبرا تۆ پارە نەبێت جیفان تا و ئاو بە چێ کڕێت ئەمە حاڵ و ژیانی ئێمە لەبەر ئەم گەرمایەوە لە گەرمات دەرە وڵا داوامان لە محافزەکەی بەشکم چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە